بەڵێ دوای ئەوەی دادگای تاوانی دوو سزای ئەو پێنج سالاکوان ڕۆژنامە نووسیدا بەجێری زانیاریەکان و بەجێری ئەو ئەوانەی کەسوکاری ئەو کەسانێکی ئێستا لە ئاسایشی گشتی هەولێر دەستگیر کراون پێیان ڕاگەیاندین کە نزیکەی 40 کەس تا 50 کەسی تر ماون ئەوانیش گوایە هەوڵی ئەویان داوە خۆپیشاندان بکەن یاخود گردبوونەوەیان کردووە و دوو لەو دەستگیرکراوانە لە خوار 18 ساڵن بۆیە مەترسی ئەومان هەیە بە هەمان ئەو ماددە قورسە ئەوانش ڕەوانی دادگا بکرێن و سزا بدرێن نەخێر بەداخەوە ئەمە ئەو بڕیارە بە بڕیارێکی عادل نازانین پێمان وایە زوڵمێکی زۆر لە بریکاردارەکانمان کراوە لەوانەی کە 6 ساڵ حکم دران بۆیە ئەمە ئەمڕۆکە هەستان بە پێداچوونەوە لایحەی خۆمان پێشکەش بە دادگای تەمیزی هەرێمی کوردستان کرد. دادگەهەکە زۆرە سەیر مەدیت نەجیهێ خوددا بووە چونکە بدیتنا من ئێک ji tawanê dadgehê yanî bêjim ev ku wextê parêzer neşêtin bîrkarderê xwe bibînet wextê parêzer neşêtin keysê bixwînetin wextê parêzer hîç peywendiyekê digel vê dadgehê da nemîn teve gel muwekilê xwe nemînitin ez dibêjim ev tiştekî gelekê seyr û sema di dadgehê da têtekirinê bi rastî ev geleka nava cihê xwe ye û berûva jî vê çendê ji ber wê çendê ku me bi dehan kêm û kasî di vê dadgehê da dîtin û me di vê biryarê da dîtin ji ber wê çendê ku ev rûke me daxwaz kir em vê keysê bigihînîne encûmenê dadweriyê li Hevlêrê. Bi rastî rewşa wan eşên bijmete pitirya wan yê zîndanê da ev rûke ku heta jiyê wan ji 18 saliyê jî kêmtir du kesê şêladizê Eymen û Emîn Sadullah her du jiyê wan ji 18 saliyê kêmtir bûye yê hatîne girtin û nûkeyê zîndanê da.